سڵاو من ناوم جەنەیە ئەمە ڕەفیقەکەم من ناو ئایا سێ ساڵ لە باخچە ڕەفیق بووین و 3 ساڵ لە قوتابخانە ڕەفیق بووین ئەوە ئەکا بەس 6 ساڵ ئێمە ڕەفیق بووین. ئەو عەرەبە من کوردم من ئەو فێری کوردی کردووە ئەویش هەموو کاتێک هاوکاری یەکتریەکەی. سڵاو من هێزام منیش ئایم ئێمە یەکترمان زۆر خۆشەوێ ئێمە لە باخچەوە هاوڕێین ئێستش لە قوتابخانەی جیهانین ئێمە هەمیشە هاوکاری یەکتر بوو ئێمە یارمەتی یەکتر دەدەین. سڵاو ناو لایە منیش ناو میرە ئێمە بەیەکەوە بۆ ماوەی 5 ساڵە هاوڕێین و یعنی بەڕاستی شتێک لەخوا بەزیابە لەبینمانە ڕێنیاوە و یعنی بەڕاستی کاتی زۆر خۆشمان بەیەکەوە بینی یعنی چەند بڵێ شتی واوە خۆشمان بینیەوە من یعنی لەبە خوشکوبرا شارەوە شتی وام نەبینیەوە. منم 5 ساڵی کە لەگەڵ لاویا بوومە ژیانم گۆڕاوە ژیانم زۆر خۆشتر بووە لەبەرەی ئەو یارمەتی منەدا من یارمەتی ئەوە دەم بۆ منە کە لە مەکتەب شتێکە بێکە من نایزانم ئەو یارمەتی منەدایە کە ئەو شتێک نازانم من یارمەتی ئەوە دەم بە پێی توانە. اینجا بۆ نمونێسە ئێمە هەر شتێکمان هەبێت لەبینمانە بۆ منە خۆمان لەبینی خۆمانە چارەسەرێکین یان بۆ نمونێسە ئێمە میر مشکلەیەکی هەیە گەوری ناکەین ئێمە ڕێن یارمەتی یان لەگەڵ یەکێکە مشکلەیە ناڕۆین شەڕکەین یارمەتی ئەڵێن وەرە کاوی گیان چی بووە یەکتری ئەڵێنەوە عەیبە ئێستا ئێمە من و میر یعنی بەڕاستی وەکو براین بەس ئێمە برایەکین بەس بەبێ یعنی خوێنمانەکو یەک نییە. ساڵتان لە بنەوە ئەنوش ئارازن لە پۆلی پێنجم منیش ناوم لارایە من لە پۆلی پێنج ئێمە لە مەکتەبی جیهانین ئەوە باسی هاوڕێیەکتی یەکتریەکەی من لارام زۆر خۆشەوێ ئێمە 2 ساڵە هاوڕێی یەکترین. هەر کاتێکە من بێتاقەتم ئەنوشەی دڵناوی منەکە هەر کاتێکە ئەنوشەش بێتاقەتە منەش من دڵناوی ئەوە بکەم. من لارا زۆر خۆشەوە بۆ خوشکی خۆم دەزانم هەر کاتێ من بێتاقەتم ئەو دەڕوات بۆ لام و دڵخۆشم دەکات. من ئەمەیە ببم بە ئەیزان کە گەورەم بەڵام ئەنوشە وای دەکردم کە یعنی زیاتر هەڵبەم هەندێک خەڵک پێم پێەکەن یاڵە تۆ کچی ناتوانم بی بە ئەیزان بەڵام ئەنوشە وای دەکردم کە ببم بە ئەیزان. ئێمە لە قوتابخانەی جیهانەوە ئەمڕۆ باسی هاوڕێیەتیان بۆکەین. من مادێن لە پۆلی هەشت ئێمە 2 ساڵە لە مەکتەبە ئەخوێنین. من مادەن بۆ ماوەی 2 ساڵە هاوڕێم هەر لە قوتابخانەی جیهانەوە یەکترمان ناسی مادەن ئەتوانی باسی یەکەم ڕۆژی قوتابخانەتمان بکەیت. یەکەم ڕۆژ کە هاتم قوتابخانەکەمان ڕەسمیانەگرت و منیش هاتم هەستێکی زۆر خۆشم هەبوو لەبەرەوەی قوتابخانەکە ڕسمەکەیان گرتی بوو کە من هاتم لەبەر من کە هاتبووم ڕسمەکەیان دووبارە کردەوە. دوای ئەوە ئایم ناسی وتیان من و ئایا زۆر لە یەکتریەشین ئیتر بەبوونی ئەوەوە زیاتر ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر و زیاتر هاوڕێیەتیەکەمان بەهێزترە بوو. منەوەی پرسیارێک لە ئایا بکەم هەستی چۆنێکە ئێستا باشترین هاوڕێ منی؟ هەستێکی زۆر خۆشمێکە تا ئێستا تۆ باشترین هاوڕێ منی و بەردەوامە. اینجا من و مادەن شتی مشتەرەکمان هەیە بەیەکەوە و یەکێک لەوانە حەزەکەین بچین بۆ فەڕەنسا بەیەکەوە. ساڵتان لێبێ من نام لەنوێ منیش نام هێوینە و هەردووکمان لە مەکتەبی جیهانی ناحکومین ئێمە 4 ساڵە ڕەفیقین لە پۆلی 4 ڕەفیقین و ئێستا لە پۆلی حوتین. جا ئەو کاتانێک ئێمە لە قوتابخانە بەسەری دەبین بە باسکەکردن و دووگۆڵی و قسەکردن و پیاسەکردن بەسەری و ئەگەر ئێمە کێشەیەکمان هەبێت دەڕۆین بۆ ژووری توێژەی کۆمەڵایەتی و کێشەکەمان بۆ چارەسەر دەکات و ئێمە بەڵێنمان داوەتە تا ئێمە هاوڕێ بین.